قەزای قەرەداغ بە هۆی جوانی سروشتەکەی و هەڵکەوتەی جوگرافی بووە بە شوێنێکی گەشتیاری دڵڕفێن لە کوردستان. لە ڕووی کارگێڕیشەوە سەربەشاری سلێمانیە. لە سنووری ئەم قەزایە 9 لووتکە و بەرزایی هەن کە بە قۆپیەکانی قەراغ ناسراون. بەرزترین قۆپیە دەکەوێتە نزیک گوندی تەچیە کە بەرزاییەکەی لە ئاستی دەریاوە 1600 مەترە. بەرزی و هەڵدێری ئەم شاخە بووەتە هۆی ئەوەی کەم کەس بتوانێ بگاتە لووتکەکەی. ئێمە وەک تیمێکی کوردستان 24 لە بەرنامەی بەرەو لووتکە بڕیارماندا لەگەڵ گروپێکی شاخەوانی بەرەو لووتکەی ئەم شاخە سەرکەوین بۆ ئەوەی لە بەرزاییەکانی قۆپی قەراغەوە هەناسەیەکی پاک هەڵمژین و چاو و دیدەمان تێر بکەین لە جوانیەکانی سروشتی ناوچەکە. خۆمان ئامادە دەکەین و لە نێوخۆماندا لەسەر چۆنیەتی سەرکەوتن و پلانەکانی هەڵکشان بەرەو لووتکە گفتوگۆمانە. خاڵی دەستپێکی گەشتەکەمان گوندی تەچیەیە و چەند ساتێکی تر بەرەو شاخی سەرکەش هەنگاو دەنین. بەڵام مەرجی سەرەکی سەرکەوتن بەسەر کۆسپەکانی شاخ و هەڵدێرەکانی قەراغدا خۆ ئامادەکردنێکی باش و دابینکردنی هەموو پێداویستیەکانە، بە تایبەتی ئەگەر ئەوەشمان لە یاد بێت کە ئێمە نیازمان وایە شەو لەوێ ڕۆژ بکەینەوە. ئێستا کاتژمێر 2 پاشنیوە ڕۆیە و گەرەکمانە تەچیا بەجێ بهێڵین. ئێمە لە گوندی تەچیا دەرچوون و بەدەم ڕێگاوە باسمان لە ئامۆژگاری خەڵکی گوندەکە دەکرد. ئەوان ئامۆژگاریان کردین کە زۆر ئاگاداری خۆمان بین و لە کاتی هەڕووداوێکی نەخوازراودا پەیوەندیان پێوە بکەین. هاوڕێیان ئێمە وەکو گروپی کوردستان ئاوتدۆر ئەمڕۆ هاتوین بۆ شاخی قۆپی قەراغ گوندی تەکیە لە قەراغ لەگەڵم هاوڕێیانە گروپەکەمان ئینشەڵا ڕۆژێکی زۆر خۆش بەسەر دەبین و بە شاخی زۆر سەخت هەست دەکەین و ئینشەڵا هەندێک چالاکی زۆر خۆش بەڕێوە ئەبین و هیوادارین بە سلامەتی ببینە خوا لەگەڵم هاوڕێ بەڕێزانە و شەوێک بتان ببینەوە لە شوێنێکی زۆر 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 سەخت، بەڵام ئینشەڵا هەموو شتێکمان ئامادە کردووە و ئینشەڵا سلامەتی نەخوارەوە. لە کاتی هەڵکشانمان بەرەو لووتکە و تێپەڕبوونمان بە دۆڵەکاندا تووشی چڕی ئەو دار و دەوەنانە بووین کە تێک چرژا بوون و ڕێگریان لێمان دەکرد.
لولو سرا 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 كش الجنا أو سختي أو شاخة بورا قاري متوسط استراحات كين هتاكو أجينا لشاخة ونجا أو دوسقش من هنا وامشوا بو حراسات شو كأشياء سيسرة وثمانية سيسرة لازم سيسرة وتشيلي أبي تشيلي أنا بزاوية بو حاستي امشوا أجي هلاك يجون فيها من استراحات كين باشا ترى هم طبعا مدن مزبوط كذي لاقنية هم أي بيا برين دوای کاتژمێرێک ئێستا ئێمە لە قەتپاڵی قۆپیەکانی قەراغین تاشەبەردی سەخت و دۆڵی قۆڵ ئاماژەم بۆ قۆناغێکی تری گەشتەکەمان ئەم دۆڵە سەختە بە پردێکی ئاسنی بەیەکەوە بەسراوەتەوە و دەبێ گەشتیاران بە وریایەوە هەنگاوی بەسەردا بنێن. بەڵام سەگەکان بڕوایان بە نەخشە و بیرکردنەوەی ئێمە نەبوو. ئامادە نەبوون بە هەمان ڕێگای ئێمەدا بپەڕنەوە. هەرچۆنێک بێت دوای 30 خولەک هەمومان لە پردەکە پەڕینەوە. ئێستا قۆناغێکی مەترسیدارتر هاتووەتە پێشمان دەبێ بەسەر بۆڕێکدا بپەڕینەوە و گەلێک وریابین نەکەوینە چاڵاوەکەی ژێرمان. ئێمە دەرباز بووین بەڵام سەگەکانمان کەوتنە خوارەوە. نوکە ئیدی پێویستە هاوکاریان بکەین و دەریان بهێنین. لام سەرکەوتن بەسەر شاخە دووچاری کۆمەڵێک گرژی و ناخۆشی و سەختیە بینەوە. ئەمە یەکێکە لە شوێنە سەختەکان کە بە سەختترین شوێنی ئێرەدا ئەندرێت. کەمێک سەگەکانمان ئاسی بووە هاوڕێیانم هەوڵێن ڕزگاریان بکەن. شودانێکی کورد بەردەوام بووین لە سەرکەوتن. ئەو شوێنە زۆر سەختە. لێرە پێویستمان بە پەتێکی باش هەیە بۆ ئەوەی هاوکارمان بێت بۆ سەرکەوتن، چونکە شاخە بەردەکان زۆر لووسن، هیچ شوێنێکی خۆ پێوەگرتن و پێ لە سەردانانی نییە. لەگەڵەوەش جانتاکانمان زۆر قورسن، ئەرچی ئێمەی قورستر کردبوو.
لە درێژەی گەشتەکەمان لە لێواری لووتکەی شاخی قەراغ شوێنێکی زۆر جوان و سەرنجڕاکێشمان بینی. هەندێک لە ئەندامەکانمان بۆ پشودانێکی کورد چەند خولەکێک مەلەیان کرد. خۆمان ئامادە کردووە تاوەکو بەردەوام بین بۆ سەرکەوتن بەسەر شاخەکە. سەرکەوتنی ئەو جارەمان زۆر سەخت دەبێت چونکە هەنگاو بە هەنگاو بەرز دەبینەوە و شاخە بەردەکانیش لووستر و سەختتر دەبن. لێرە چەند ئەندامێکی گروپەکەمان وەستان بە جۆرێک نەیان دەتوانی هەنگاوێکی دیکە سەر بکەون چونکە لەگەڵ هەر هەڵەیەک یاخود پێخلیسکانێک دەکەوینە خوارەوە. دوای ماوەیەکی کورد بە هاوکاری یەکتر بە خۆشحاڵیەوە توانیمان بە سەلامەتی سەرکەوین. والله يحب التنفيذ. والله الحبل ما بني حبل. والله الحبل ما بني حبل. دوای نزیکەی 3 کاتژمێر سەرکەوتن توانیمان بگەین بەسەر لووتکەیەکی بچووک لە دامێنی لووتکە بەرزەکە، بەڵام هێشتا کاتژمێرێک سەرکەوتنمان ماوە بۆ ئەوەی بگەین بەسەر لووتکەی شاخەکە. دوای 3 کاتژمێر بەسەر شاخەکە سەرکەوتین هێشتا جارە نەگەشتونە کۆتاییەکەی. جارە نزیکەی تەقریبەن کاتژمێرێکمان ماوە تاکو و کامپینگەکە بکەین. تر ئەو 3 کاتژمێر کە بەسەر کەوتین بەسەر شاخەکەشە بەهۆی تۆزیە سەگەکانەوە بوو. ڕاستی تۆزی ئەوان هیراشیان کردین ڕاستی چکەوە نەیانەتوانین زۆر سەر شاخی ئاسایکەوە. هەرچیامان زۆر پێ بوو لەبەرێ کە کەمپینەکەی لێرە زۆرترین ئاشیامان ناوەستەوە لەبەرێ برادرانی تەلەڤیزیۆنمان زۆر بەیان نەیانتوانیوە بە برادرانی هایکینگ شاخەوان توانیان برادرەکانمان هەمومان بین سەرەوە وایە زۆرمان دووبین بەس جێیەکی خۆشمان لێ دێنا توانین کەمپینێک بکەین شەو تابانی بکەین. شوێنێکی زۆر سەخت هاتینە سەرەوە و تقریبان 3 شەقایمان بکڕیوە ڕێژەیەکی زۆر سەختە و ئەو تۆزە بەرزاییمان ماوە هەر ئەمان ماڵگەیە سەرەوە چون ئەو دی بۆ شوێن دۆزێنێ بۆ خێنەوە.
دیای بردن تو خوابمان برنیه نخواره باشه سەرکەوتنی ئەم جارەشمان زۆر سەختە چونکە نزیک بووینەتەوە لە لووتکەی شاخەکە هەنگاوەکانمان زۆر سەرکێشی بوو چونکە شاخە بەردەکان زۆر مەترسیدار بوون لێرە تاکە ڕێگا بۆ ئەوەی دەربازمان بکات ئەویش بەکارهێنانی پەتێکی باشە وە لێرەوە پەتەکانیش مەترسی پچڕانی لێ دەکەوێتەوە چونکە لێواری بەردەکان زۆر تیژن ئەگەری بڕین و پچڕانی پەتەکانیان هەیە دست بس حمله کن گیرو تا آواز نمی برای سرا برای سرا دست 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 برای سرا چاڕێکین وەزبەر یەکەم بە حەبر لاقێشم بۆ سەرەوە وەری ئێمە ئێستا بچێن سەرەوە ئەوان ئەگەری ئەوەی هەیە بەرد خەنە خوارەوە و بەرمانگەی عەزلمان بات بۆیە ئێمە لێرە وەسین چاوەڕێگەین ئەوەش سەنجا ئێمە لە ئێوە ئەچێن سەر یەکسەر گەیشتینە نزیکی ئاخیری شوێنەکە بەڵام یەکێشە ماوە شوێنەکەمان زۆر زۆر سەختە جێقاتی نییە بە ئۆسەگانە بێ یان ڕێگە دۆزینەوە بۆ حەبلە شتێکیان لێ بکەین بیانگەین سوچەکە ئەوان وان لێ هاتەوە نێرن سەرکەون لاچم لێیە مەترسیەکە بەردەوامە چونکە ئێمە لە بەرزایی 1600 مەترین لەگەڵ هەر کەوتنێکیش مەترسی لەسەر گیانمان دروست دەبێت لێرە نابێ هیچ هەڵەیەک ڕوو بدا وە زۆر وریای خۆمان و سەگەکان بین دوای زەحمەتیەکی زۆر توانیمان خۆمان و سەگەکان دەرباز بکەین و سەر بکەوین و بگەین بە لووتکەی شاخەکە ئەوەی جێگای نیگەرانی ئێمەیە بەشێک لە ئەندامانی گروپەکەمان بەهۆی خۆر ئاوابوون و تاریک داهاتن ڕێگاکەیان ون کرد بۆیە دەبێ چاوەڕێ ئەوانیش بکەین تاوەکو دەگەنە لووتکەی شاخەکە بە خۆشحاڵیەوە گەشتینە سەر لووتکەی شاخەکە مەجموعەیەکمان گەشتوین بەس هەندێکمان لە خوارەوە جارێ ماویان ئێستاوەش ئەگەن تراوشکە گەشتن دەسەکەین بە کاپینەکە و ئاگرەکەینەوەمانە بەس تراوشکە نەگەشتون بەهۆی سەختی شوێنەکەەوە بوو تاریکیش بەڵێ تاریکیش تاریک بوو لەمایتر بووە درەکەوتین
ئەو چانتایانە تۆزە مشکیلە بوو. گەیشتین جەماعەت نەخۆشحاڵیەوە گەیشتین سەرەوە ئەم برادرانە لە خوارەوە مابوون شوێنەکە زۆر سەخت بوو جا زۆر تاریکیش بوو چاوان لە هیچ نەبوو دوا کەوتین ئێمە کە ئێمەش گەڕاینەوە لەگەڵ ئەم دوو برادرە بینین گەیشتین سەرەوە هەشکو هەموومان لەسەروین هەموو سەلامەتە جەماعەت هەمووی باشە تا شوێن گەیشتنی خیا جەماعەت بادا حەزر بکەین و ئارکەین ئەگەکەینەوە ڕسکی بەنا خواردن باشە جا خێمەکان شیە لە خێمەکان خێ داینین باش لە خێمەکان تۆ خێمەکان حەزرکە هەمووی باش دوام بڕا بۆ خوارەوە بۆ دار باشە کاکە جەماعەت ئەمە تاوانەوە پیاز شتەکەیە باشە بەتەمای خێمەکان دابنین سێ چوار خێمەمان پێ تر هەبێ بەشی هەموو جەماعەت وەزە بێ شوێنی باشیان بۆ حەزرکەین بە خێمەکان بۆی لە کاتی خاوە ئیزعاجمان نەکات شەوی جاران خۆشەویستی دەستی ڕێز بوو بازووی گەردنی بە من و گەردناوێڵ بوو هەستی فرمان ڕێخستنی ڕێچکەی ژیان often told the stories about the way lived aloud the drifter, waiting for a day when I take you higher, I see your soul, make me will say, come lay with me, love me, I will sure stay. But I feel I'm growing older. I got songs that I have sung. I could out the distance like a sound. All the week me go round. Guess I'll always be a soldier of fortune.